بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت مامۆستای گیان بەر لە پشووەکە ئێمە قسەمان لە سەر ساتە وەختی هەڵایسانی شەڕ لە نێوان بستنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لەو ڕۆژگارەیە دەوترێت لەو گەرمەی شەڕی نێوان ئەم دوو حیزبەیە مامۆستا شێخ محەممەد بەرزی زۆر سەختی ژیرانە هەوڵی یاوە کە هەوڵی نێوانگیری و ئاشتەوایی یاوە و لیژنەی ئاشتەوایی دروست کردو بە خاترەوەی کە ئەو شەڕە ڕوونایەت. چەند گوێت بۆ ئەو گیرا لەو ڕۆژگارەیە کە لیژنەکە دروست کرد و یاخود بڵێم بۆچی ئەم هەوڵانەی تۆ وای نەکرد کە ئەم شەڕە ڕوونایەت؟ خۆی ئەو مەسەلەیە جارێ من خۆم تەبعم وایە قەناعەتم بە ئەوە نییە هیچ دوو ئینسانێک سوئی تەفاهم لەبینیان نابێ. سروشتم وایە ئەوە یەک دوو ئەمن ئەو میلەتەی خۆمان بە مەزڵوم ئەزانم لە تەرەفی ئەو دەسەڵاتدارانی منتەقە و دەسەڵاتدارانی جیهانی ئەم میلەتە ئەمە مەزڵوم ئەزانم. بەڵام سەبەبی ئەم مەزڵومیەت شمانە قسمێکی گەڕێتەوە بۆ خۆمان. ئێمە میلەتێکین بۆ ئەبێ ناو خۆمان ئابرا نەبی. من وا نازانم هیچ ئایدۆلۆجیەک ئێمە تێک بووە. چونکە حتا بۆ نمونە تۆ یەک نەفەر لەم کوردستانە بێنە لی پرسە بڵێ تۆ کافری یا موسڵمانی ئەسڵ هە سوالەکە قبوڵ ناکات چ جایی بڵێ من کافرم هە سوالەکەی پێ ناخۆشە. ئەو خەڵکە ئەمە هیواهەیە خۆیان ناوانەیە عەلمانیەت ئەم قەناعەتم وانە عەلمانیەت کامەیە خۆی ئەمە وەکوڵێ مستەلەحێکە وەکوی سەکانێت دیموقراتیەتیان کرۆ بە شیعار بەڵام دیموقراتیەت لە عالەمە هەر نییە بۆ نییە. ئەگەر دیموقراتیەت بریتی بێ لە قەراری ئەکسەریەت نەخێ قەرار بەدەست صاحب دەسەڵاتە ئەکسەریەت بێ یا ئەقەلیەت بێ ئەوە خۆ بینی تەماشای خەریتی عالەم کەی وایە. لەبەرەوە ئێمە بۆیە بۆ ناکۆکی لە بینمانە هەبێت لەسەر چه ئەساسێ. ئێمە بۆ نمونە کوردستان لە کوردستانی عێراق 6 پارێزگایە کوردستانی ئێران 6ەوە 12 سووری لەوانێ سییانە ئەو 15 لە کوردستانی کە بەدەست تورکیەوەیە بڵێن باکوور ناویان ناوە باکوور کوردستانی باکوور 23 ویلایە باش ئێمە 3 ویلایەمان ئێستا بەدەست لەو پارچەی سۆڤێتیش نزیکەی ملیۆنێکمان هەیە بۆ ئەبێ ئێمە دەست نەکەینە ملیەک بۆ شەڕکەین. بەڕاستی ئەمن ئەوەم بەلاوە نە عەقڵم قوبوڵیەکە تۆزە معلوماتم هەیە قوبوڵیەکە نە ئەنازەی خۆم بە موسڵمانزان قوبوڵەکە بەلام و سوئی تەفاهم نەک شەڕ نەک یەک کوشتن سوئی تەفاهم لە بینی خۆمانە زۆر شتێکی زۆر لە خوارەوەیە. باشە مامۆستا جا لەبەرەوە عەرز دەکەم من هەر وەختێ شتێ دروست ببێ لە بینی حتا لە بینی دوو عەشیرەتە لە بینی دوو برا لە بینی دوو حیزبی کوردیە پێم خۆشە ئەگەر ساردێ بوو گەرمیان کەینەوە نەگاتە شەڕ. دا لەبەرەوە ئەو شەڕانش کە دروزە بوو باوەڕکە بەرعەقڵم بۆی ناچێت وەکو قیادەی خۆمان ئامادە نەبوون شەڕی وا دروستکەن باوە ناکەم قیادەی یەکێتی نیشتمانیش حەزیان لە شەڕی وا بوو بێت. کەواتە ئەمە ئەوەی کە هۆکاری دروستبوونەکەی چی بوو کەواتە بۆچی لە ساتەوەختی ئاڵۆزیەکانی بستنەوەی شێتیە کە تۆ لیژنەی ئاشتەوایی پێکەێنین بۆچی ئەم لیژنەیە نابێتەوە کارێک بۆی شەڕەکە ڕوونایانی بۆچی گوێت لێ ناگیر شتەکە نەبێ بە تەختیت بوو بێت تا من نێڵم بەڵێ تەختو شتەکە ئێرتجاریە دروستە بێ بەڵێ کتوپڕ یانە دروستە بێ مشکلەکە دروستە بێ هیچ چەند نەفەرێک نەزان لە هەر لایەک بێت من نامێ لەم کاتەکە ئێستا هەموو لایە تۆزە بەیمان باشە شتێ بڵێم ناخوا نەخواست بەبەست ئەوە نییە مامۆستا ئەمانەوێت تەجروبە لەو شەڕە نەخوازراوە ناوخۆیی کە هەم لە بینی حیزبە ئیلمانیەکان و هەم لە بینی حیزبە ئیسلامیەکانە مێژوویەکی ڕەش و پڵەیەکی ڕەشە لە تاریخی سیاسی ئێمەیە. قسەکردنی ئێمە تەنها بە خاتر ئەوەیە کە ئەو مێژە دووبارە نەبێتەوە ینی پرسیارەکەی من ئەوەیە با من نیگەرانی من کە ئەم پرسیارە هی من نییە هی خەڵکە نیگەرانی خەڵک نیگەرانی من ئەوەیە کە بۆچی هەوڵەکانی نێوانگیری و ئاشتەوایی شێخ محەممەد بەرزی لە ڕۆژگارەیە سەری نەگرت ینی هەموو جارێ سەریە گرت چەند جار مەسەلا ئەگەر سوئی تەفاهم بووێ شەڕ دروست بوو بێ من کاوەمداوە کوژاوە تۆ شکر هەر بەشە دەستم گەشت تا بە جنای مام جەلال قسەی لێ وەرەگرتم
ورحابة صدري هبو، وحتى باقي مسؤول كان تريش هبو يعني تقريبا بەجگە لە مام جەلالیش هەندێک کەیشان هەبوو کە قسەی وەرەگرتم ئەمجا بەڵام شتەکەی بۆ ئەوانش کتوپڕی بوو کادرێ دروستیە کریا چەند کادرێ بۆ ئێمەش هەر کتوپڕی بوو قیادە ئاگای لێ نەبوو شەڕەکە دروستە بوو مەجبوور پەلەپەل من ڕۆشتان بەدەوام کوژانایەتەوە بەڵام بڵێن ئەم هەوڵی تۆ هەوڵێکی ناوچەیی بۆ تەنها سلێمانی گرتوتەوە یعنی هیچ کات دەست ڕانەگەیشتەوە بە منتیقەی ڕانی و ئەو شوێنانی تر کە شەڕی لێ بوو بۆچی گەیشتە منطقەی بیتواتێژەوە کاتە ئەگەر خەبەرت هەبێ بەڵامی تر من لە سلێمانی و یەکسەر ڕۆشتم یەکێک برایەکی پارتیم لەگەڵا بوو پیانەوە کاکفاایە قەڕەش مەسوولی ئاسایشی سلێمانی بوو کاکشە عەبدولکەریمی حەجی کاکە حەمای شەدەڵێش کە ئەوی شێکێتی بوو پارتیەک یەکێتی بەیەکۆ چوین بۆچی ئەوانم برد ئەمما پارتیەکە لە بۆ لە منطقەی پارتیا سەیتەرە مەیتەرە ڕێمان لێ نەگرن برایەکی دەکەش بە سیفەتی خزمایەتی ئەوە یەک و حەزیشی لە ئاشبوونەوە کرد ئەویش ئەوە دوو ئەوی لە منطقەی یەکێتیە کە ئەوم لەگەڵا وایە بە سەهلی ئەگەینە هەدەف لەبەرەوە ئەچوومە هەولێر کاکۆسە لێ و چوینە ماڵ ئەوان دکتۆر ڕۆژی لەوێ بوو جارێکە ساعت 11 گەیمەوێ دوایی لێ چین بۆ سەلاحەدین لە پێشا چوینە ماڵی سکرتێرێکی جەناوی کاگنەچیرەوان ئەوجا کاگنەچیرەوانی بان کرد دوای کاگە مەسعود خەبەر بدەینێ وتیان نەخۆشە کاک مەسعودینە تای هەیە تا بەیانی ئینشاڵڵا دەوتە وردە وارڕێکە و مام جەلالیش دوای لە سەفەر بوو هاتەوە ئەلحەمدوللا توانیمان قەزیەکە حەلکەین باش جارێکی تر لەگەڵ خولێکی تری شەڕی ناوخۆ دەستپێکردنەوەی جەنگ لە نێوان بزوتنەوەیەکیتیا جارێکی دیکە مامۆستا دێتەوە مەیدانی ناوبژیوانی و دیسانەوە هەوڵی ئاشتەوایی ئەدەیت پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم هەوڵە ئەم لیژنانەی کە تۆ پێکتێنا لەسەر خواستی یەکێتی بوو لەسەر داوای یەکێتی بوو یاخود ئێران مەبەستی بوو کە ئەم شەڕە ڕوونێت ئینشاڵڵا بە زبانی کە قورآانی پێخوێنێ و خیلاف ناڵێم نەداوای یەکێتی بوو نە عەلاقەی بە ئێرانی شۆ بوو بەڵێ ئێران دوایەوە کە ئێمە گەیشتینە ئەوێ وەفدێکیان نار بۆ سەلاحەدین بەڵام مام جەلال لە سووریا بوو بەس لە ناردنی وەفدەکە بە ئەوە بۆ کە شەڕ نەکەن ئەو دوو هێزەیە وەفدەکە بۆ هاتبوو کە مام جەلال قەناعەت پێ بکەن بۆ سوڵحەکە مام جەلال لەوەڵ ئامادە نەبوو بۆ سوڵحەکە لەبەرەوە ئەو وەفدەی ئێران هات دوای مام جەلال هەر نەیبینین گەڕانەوە ئەمجا وەفدێکتر لە سعودیەوە هاتن ساڵح سامڕایی و ئەبوو محەممەد سامڕایی و ئەمانە ئەوان پێ شەش کەسێ بوون هاتن بەڵام مام جەلال هاتووە جا لە هین دانیشت لە جنای مام جەلال لە ئەو شارەکە و لە سەلاحەدین ناوی چی بوو بیرکەوێتەوە شەقڵاوە لێ ئێتە وارێکە و ئەوان ژماوەیە لێ بوون الحەمدوللا گەیشتنە قەناعەت ئەویش بەو شێوەی چەند ماوەیە لێ بوون هەر مام جەلال قەراری نەیەدا بەڵام دوای من ویسیان بگەڕێنەوە وتم چەند عەرزی مام جەلال لە ئەم مۆزوعی پێ بڵێن ئیتر ئینشاڵڵا مام جەلال ئێتە قەناعەت بۆ سوڵح وبالفعل مۆزوعەکە باس کرا و مام جەلال ئامادە بۆ پێی خۆش بوو ئیتر سوڵحەکە دەستی پێ کرد ئەوەجا چی بوو شەکە یانێ با لای خەڵک نەبێ بە لە غەزە و مەتەڵ وتم بە وەفدەکە جەنابی عەزیز مام جەلالکان ئەگەر سێشتمان بۆ هەیە ئێمەی بزوتنەوەی ئیسلامی یا سوڵح لەگەڵ یەکێتی نیشتمانی یا لەگەڵ لایەنێکی تر سیاسی ئەبین بە یەکێ یا ئەچینە ئێرە ماڵ و مناڵە لێ تا خوای تەعالا دەرگای خێمان لێ کاتەوە لایەنی سیاسی مەبەستان چییە بوو لە حاڵ ئەوەی کە بەنیاز بوو لەگەڵ کیا یەکگرن باش وایە وا بیڵێم لە پاشا مام جەلال فەرمووی من شتی وا قوبوڵ ناکەم دەستە گوڵەکە زۆر چاکە کۆمەڵی کوردستان پێویستی بە حیزبی ئیسلامی هەیە ئینشاڵڵا سوڵحەکەیەکی باش لە پاش سوڵحەکە ئیدی مامۆستا بەرزنجی ئەگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆی بۆ سەرگەت و دەوترێت یەکێتی بڕی 6,000 دیناری چاپی سویسری ئەو کاتە بۆ خانەخاکەی مامۆستا بەرزنجی سەرفەکەت ئەمە وەکو مرونەتێک بوو لە مام جەلالەوە بۆ هەوڵ ئاشتەوەیەکانی تۆ یاخود پەیوەندی بەچیوە بوو ئەم پارەیە بۆ خانەخاکە شەڵا شتی وا بووایە نەبووە یعنی وەفای ئەویان نەبوو هیچ نەبێت تۆ ئاشتی بووی عەزم کردی من لە سەیسایە خانووەکەم حیزبی بەعز ڕووخانی بەڵێ
بە کتێبخانە وەسائلی ماڵە و بردیان پاداشی چی بوو؟ پاداشی ئەو بوو کە ماڵەکەی سەرگەتم لە کاتی لێدانی ئەنسارەکانە ئەویشان تاڵان کرد و لە پاشە ماڵەکەش دوای بە زەحمەت تعبیرم کردەوە نەخینە وەڵڵا مام جەلال خۆ من بەخوا بڵێم قەستم بۆ کاتە بۆ یەکردمەوە ئەوە منی خۆشەویست بەڵام حەز ناکەم ڕاستیەکەی مام جەلال یا کاک مەسعود احترامی متەبادل لەگەڵمان لەبینمانە هەیە من کاک مەسعود لەو بەینام مەمنونی کردم ئیشی مۆزوعێ بوو چوون بەگوێی کردم مۆزوعێکیش یعنی بەگوێی کەسی نەکە بەڵام بەگوێ منی کرد جا من الحەمدوللا ئەو عادەتم هەیە تەکالی بەلامەوە مەسایلی مادەکەوێتە بین حرمە نامێنێ بەڵام سەرچاوەیە گەڵێ لە کاتی گەڕانەوەی مامۆستاش شێخ محەممەدی بەرزنجی لە پاش ڕاپەڕین بۆ کوردستان مام جەلال خانوێشی بۆ ئۆکڕێ ئایا ئەم بڕیارە بە تەنها پەیوەندی بە تەنها بۆ شێخ محەممەدی بەرزنجی بوو یاخود بۆ سەرکردایەتی بزوتنەوە خانی بۆ من کڕیوە سەرچاوەیەک بۆ ئاڵێ ناجاوە من جابێتەمەوە من کە لە ئێران گەڕاومەتەوە پێشەوە ڕاکەمە ئێران حکوومەتی عێراق هەچێ مەلای هەیە لە سلێمانیە مەلایەکە ئەرزی نەبوو ئەرزی پێدا بوو حکوومەتی عێراق ئەرزی پێدا منش خەتیبی سلێمانی کە شخصێکی ڕەمز بوو لە وڵاتە پورزان بوو پورزای خێزانیشم بوو وا ڕێکۆدونا و منیشی نووسی بوو پارچێ وتی وەرە بۆ ئەرز وەری گوتمە ئەس لە حکومەوە ناگەم قسەی پێڵم چۆ ئەرز وەرەگرم لە پاشە هەر خۆی وەری گرت بوو لە منطقی ئەم بەختیاریەک ئەو ئەمیان تەوزیع کرد هێشتا خانوو نەبوو ئەرز بوو کە هاتمەوە لە ئێران حاجیەکەیە پێڵە حاجی سەیمەهدی هەورامی خەڵقی دەرەی مەڕە دەرێ مەڕ بەڵێی هەڵزەکەی لی پرسە وتم حاجی سەیمەهدی ماڵێکم حەز ناکەم کرێکی بم بۆ من عیبە خانوویەکم معاملە کردوە پیاوێکی باشە خەڵقی چوارتایە ناوی عوسمانە ئەیا بە 150,000 دیناری سویسری 150,000 دیناری سویسری بۆ بێنە بە قەرز ئەگەر بووم ئەدەمەوە نەم بوو ماڵەکە بۆ ببە بۆ خۆت ئەرزێکم هەیە بەشک و ئەو زە پەلەم لێ مەکە تا پارەیەکە وتی بەسەر چاو نەک 150,000 160,000 بۆ هێنام وتم ئەم 600 ئەم دەیە بۆچی وتی بۆ تەلەفۆنات و تاپ و ماپۆی ئەوە بۆ پارە قەرزە ئەو خانومە کڕی دوایی حاج سەیمەهدی وتم کاکە بڕۆ ئەرزەکە چی لێەکەی بیفرۆشە ئەگەر پارەکەی تۆ دەرهێنا لەخوا بەزیاو بێ دەری نەهێنا ئەویتر با ماگانە بدەمەوە وەڵا الحەمدوللا ئەرزەکەمی بۆ فرۆشت حاج سەیمەهدی پارەکەی ئەوی دەرهێنا ئەو حاجی سەیمەهدیە بڕۆن لێ پرسن بزان ئایا ئەمە ئەی وایە وانە ئەوم فرۆشتووە ئەم خانووی گردی موادیسینم پێ کڕیوە زۆر باشە زۆر باشە من پێم خۆش بوو ناشانازیە بۆ من پێم خۆش بوو هاوڕێ و دۆستەکانی شێخ محەممەدی بەرزنجی وەفایەک بۆ ڕۆژگارە ئەگەر شتێک بکرایە ئەمە مای عیبە و کەمەکورتی نیە بەڵام ئەمە بۆ مێژوو ئەم پرسیارانەیە کرێمە پەیوەندی بە مێژووی سیاسی جەنابتەوە هەیە دەوترێت پاش ڕاپەڕین مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی زۆر درەنگ ئەگەڕێتەوە بە کوردستان بۆچی زۆر فەرمووت پاش ڕاپەڕین بەڵێ بەڵێ درەنگ دەیتەوە بە کوردستان من یەکەم کەسم لە قیادەیەک و حەرەکەی ئیسلامی هاتمەوە ینی پێش هەمویان هاتوومەتەوە بۆ ئەسان ئەساسی ماڵشم هەر بەجێ هێشت لەوێش ئەوە کە هاتمەوە لە بەردەرکی سەرا مناڵسە هەبوو یەکەم متەحەدیث بوو من ئەوە یەک قسەم کرد بۆ خەڵک دوایە چوونە خانەقەی مۆلانە قسەم کرد بۆ خەڵک دوایە چوون مزگەوتی گەورە قسەم کرد بۆ خەڵک دوایی لە مزگەوتی تازە کرا مزگەوتی سەلیم بەک لەوێ کرد بە بازێ برادەرەمەندانە ساحێبەکەی پیاوێ باش بوو ئەمە ژوورشتی هەیە وێنە ئێرە لە خانەقەی مۆلانە و لەوێ دانیشتین و مزگەوتی گەورەشمان هەر بەدەستەوە بوو لە ئۆڵۆ ئەمجا لە عربەت هێزمان لە عربەت بوو یەکەم مەسئول کە هات لە ناو کۆمەڵی ئیسلامیە یعنی لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی و لە مرشدی عام و لە معاون مرشد عام یەکەم کەس کە هات من هاتمە سلێمانی ئەوترێ مامۆستا بەرزنجی لە ناو بزنەوەی ئیسلامیا چەند لە خەمی حیزبەکەیە بووە بەخەت ئەوەش لە خەمی ساداتا بوو بەڵام تەوژمێکی سەلەفی لە ناو بزنەوەیە ئەم هەڵسو کەوت و بیرکردنەوە و تێڕوانینەی مامۆستا بەرزنجیان پێ ناخۆش بوو بۆچی سەلەفیەکان ئەم حاڵەتیان پێ ناخۆش بوو وەڵاهی بن ئەوە بێ لە حەقەتە من جارەکان لە ناو کۆمەڵی ئیسلامیە ئێستا وەکو خۆ ئەفرادەکە زۆرە من ناتوانم هەمووی ناناسم
بەڵام لە سەرکردایەتی و مەکتتەبی سیاسی و سەرکردایەتی تا ئێستا من کەم محەبەتێکم لێەوە نەدیوە لە هیچیان لەناو بزوتنەوەی ئەمامەسا دواتر باسی کۆمەڵەکەی بزوتنەوە لەو ڕۆژگارەیە تەمە تۆ هەمیشە لە خەمی سادات بوو بەلامەوە هەر کەسێ ئەگەر اقتدا بە پیاغەمبەر صلی الله عليه وآله وصحبه وسلم لە تحقیق عەدالە فەرقی کەسی نەخسووە سلمانی فارسی و سوهەیبی ڕۆموس هەروەها بیلالی حەبەشی لەگەڵ ئیمامی عەلیە بە چاوێ تەماشای کردوون بەڵام لە هەمان کاتە بۆچی خوای گەورە قسێتە دڵی پیاغەمبەرەکە ئەگەر سڵاوات بێ اللهم صل على محمد وعلى آل محمد چاولێتی حتى شافعی ڕێی وایە گەر یەکێ لە تەحیاتەکە سڵاوە سەر ئالی پیاغەمبەر نا لە تەحیاتی ئەخیرە نوێژەکەی بەتاڵە ئەمجا بۆ یەکان أفرمي إن كان رفضا حب آل محمد فليشهد الثقلان إني رافضي أجر حبي آلي في غمر رفضيات بيد إنس وجن شاهد بكمن أو رفضا باشە کەواتە لەسەر ئەم بۆچوونە هیچ گرژیەک لە نێوان تۆ سەلەفیەکانە ڕووینیا لە ڕۆژگار لەسەر نەمزانیەوە پێی من پێم نەزانێت چکو من سەلەفیشم خۆشمەون بەڵێ بەس باس لە تێگەیشتەکە ئەەکەم بەس ئەوە نیە ڕخت بێ وانەیە گلەیان لێم هەبێ من نازانم بەس احتمالێش گلەی تریشیان لێم هەبێ مەسەلا بۆ نمونە ئەمن نەکتەنە بەڵێ سانە بێ خزمی خۆی خۆشگەرەک بێ خزمی خۆ خۆشگەرە بوون أو تنمود آياتكم خوندو إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. نعم. تقول لبرو خزم خوش ويستل شتيكي مشروعة. باش لكاتي. معناه واني غيري خزم خوش ناوي. ماله. دوتري لكاتي تيكشوني باري سياسي بزوتنوا ناميشي هرش آميز بوما مصا شيخ محمد برزجي دينه. ناوەڕۆکی ئەم نامەیە چی بوو کێ بوون ئەو نامەیان نرد ئەمە چەند ڕاستان هەواڵە ئەمە لەو کاتە کە کۆنگرەیە بەسرا لێتەوێڵە ئاخر کۆنگرەی بزوتنەوەی یەکبوون بوو بەڵێ طبیعی هەوڵ کە کۆنگرەکە بەسا تاو بوو مامەسا مەلا عەلی ڕەحمەتی خوای لێوێ نەمان خستە انتخاب و وتمان هەر بەبێ انتخاب بەبێەوە کە بیخرێتە ڕێئیدانەوە خۆتان کاندیدا هەر مرشید بێتەوە زۆری پێخۆش بوو لە بزگەوتەکەی کە وڵاتی نەخوارەوە بۆ ساحەکە وتارێکی زۆر تەرحیبی و تەبریکی خۆندۆ و تەشەکوری خەڵکەکەی کرد و بەڵام دیار بوو دوایی چەند نەفەرێکە دەرنەچوو بوون لەو کۆنگرا بۆ سەرکردایەتی دوای تەسیریان کرد وەزعەکان وە لێ کرد کە کۆمەڵی حەرەکە یەک بوون بزوتنەوەی یەک بوون بوو بە بزوتنەوەی سێک بوون سێ بوون بەڵکو بوو بە چوار بوون لەد بوو لەد بوو کۆمەڵی ئەنساری لێ دروست بوو کۆمەڵێکی تری لێ دروست بوو لە هێزی دوی سۆران بە ناوی ئەوە جەماعەتی مامۆستا مەلا عوسمانیش مامۆستا مەلا عەیش بوونەوە بە بزوتنەوەی یەک بوونیان کردو بە بزوتنەوە یەک بوونەکەیان واز لێ هێنا چوونەوە بە کۆنەکە جەماعەی ئیسلامی یعنی کۆمەڵی ئیسلامی دروست بوو ئێمەش مەجموعەیە بووین پێمانەوتیا بێلایەن مامۆستا گیان دواتر باسی ئەو باڵە جیاوازانە وەلا قەزی ئاوە لە نامەکە لەوە هات باشە کە بووین بە بێلایەن طبیعی دۆستان هاتن وتیانەوەی علانی بزوتنەوەکەن ئێمە اعتراف بەوەکەین دۆستانی داخل و خارج وتم وڵای من حەزم کە یەک بین یەک نەبوو دوو بین یەک باشە لە دوو باشە لە سێ باشە لە چۆخە بە من تااقەتی ئەوەم نییە ئێستا حیزبێتە دروستکەم و دەستکەم بە عەداوەتی ئەمە ئەو وەڵام من بەگوێم نەکردن لە پاشە بەڵێ نامەیەکی ناخۆشە من ئەم نامە وەکو شیبها هەڕەشەیە بوو دوایی تەسەوور مەکرد لە فڵان شەخصۆ بێ بەڵام دوایی خۆی نامە نووسی لەگەڵ کوڕێکیە ئەوان بەراعەتیان کرد لە نام و ئەمانە وڵی ئەمە حاڵ من نازانم کە ئەو بەرایە بەراعەتی لێکە خۆی و کوڕی بەراعەتی لێکەن کەیفی خۆیانە دوای من بیری لێکەمەوە بیری لێکەمەوە ئەگەر من لە شەتێکە ئەم کاک عەلی باپیرە لە ساڵی هەشتاویەکەوە من ئاشنا بووین بە یەک ئەو کوڕێکی گەنج بووە کاتە مشم هەموو ڕژ بوو بەڵام شکۆ ڕوو ڕژ نەبوو ئەویش ڕووی سپی بوو ڕیشی هەت دەت نەهات بوو شتا
هاتە ماڵمان لە سیسا تل و کات و خۆشمەویست بە ئەهلی سەلاحەت مەزانی بەڵێ دوایی لە کەڕام کە دە ئێران لە ساڵی ه6 سەفەرێکی ئێرانی کرد بوو هاتە ماڵی ئێمەش ئەوە دوو لیقا بەڵێ جا لە ه7 تا هاتە دەرەوە هەر لەگەڵ من دەوەست بوو خۆشمەویست خۆلاسێ کەلام بازێ سیفەتی چاکم تیا بینی بەڵێ ئیتر وا ڕێکە و ئەوانەی ئەو مەجموعی کە لەگەڵ منابوون ئەوانی شەر لەگەڵ ئەمە ساعلی باپی بەینان خۆش بوو ئێمەی بێلایەن لەگەڵ لایەنداری کۆمەڵا بووین بە یەکێ باش مامۆستا دواتر ئەچینە سەر ئەو مۆسوعە ئێستا ئەو پرسیارە بکەم تۆ پاش ئەوەی کە بۆ چارەسەری نەخۆشی ئەچیتە دەرەوەی وڵات لە کاتی گەڕانەوە تا نامەیەشی گلەی ئامێز بۆ مامۆستا مەلا عەلیە نێریت ڕابەری بزوتنەوەی ئیسلامی بەڵێ ئەو نامەیە چی بوو بۆچی گلەی چیت لێ کردبوو تۆ وەڵام من ئەو ئەگەر لێ کردبێ ئەگەر بیرت ئەگەر لە بیریشم بێت بڵێ ئەگەر لێم کردبێ هەر مەبەستم ئەوەیە ئێمە دۆسایەتیمان بەهێز بوو بڵێ حەزم دەکرد هەر لە کاتێک من لە نەوێ بووم ئەوان لە هەڵەبجە بوون کاتێ من لە بەرزجە بووم ئەوان عەشەتەکان لەگەڵ ئێمە نزیکیان هەبووە هەروەها ئەفریقا باوام شێ حەسەنی باوام لەگەڵ باوکی ئەوە مامۆستا عەلی عەبدولعەزیزا بەینی هەبووە تا گەیشتووەتە ئەو مەرحەلە ئەخیرە ڕەنگە ئەو گلەیەکم هەرەوە لێ کردبێتەوە حەق هەبوو مەشورەتی منە قوبوڵ وایە مەشورەت قوبوڵ وایە یەک دوو ئیشتیباکرا بوو لەو ئەچی ئاگایشی لێ نەبوو بێ ئەگەر ئاگای لێ هەبێ جوان نییە بۆ تۆ ئەگەر ئاگایشی لێ نییە بفەرمو ئاگام لێ نییە ئێتە جوابی نووسی بوو خۆڵ ناگرێ ئەویش کە ئاگام لەوە نییە باش مامۆستا من یەک دەقە کاتم ماوە ئەمێ دوا پرسیار بکەم ڕێکەوتنامەی تارانی 1970 لە نێوان یەکێتی و بزوتنەوە لەسەر چ بنەمایەک بوو ئێران چۆن ئەو ڕێکەوتنەی کرد ئەوە بۆ هین بۆ مەسئلەیە دوو شت هەبوو لە ئارادا یەکێکیان بۆ قەزەی ئاژبوونەوەکە بوو حەقیقەت هەردوو لە جمهوری ئیسلامی ویستی زیاتر نزیک بین لە یەک زیاتر محکەم بێ هەم ئێمە بزانین کە پێویستە لەگەڵ یەکێتی باش بین هەم یەکێتیش تێبگا کە لەگەڵ ئێمە یەک بین باشە یەکێ لە حکمەتەکەی ئەوە بوو یەکێتر لە حکمەتەکەی ئەوە بوو کە لە حەقیقەتە خەڵک با ئەوە بزانێ کە جمهوری ئیسلامی قەت ئەو خەیاڵی نییە تەفرەقە لە بینی ئەترافی کوردستانیا بکە ئەوە هەدەفی خۆیانە ئەوە بۆ ئێمەش ئەوە باش بوو کە هەم ئێمە احترامی یەکێتی زیاتر بگرین و یەکێتیش بزانێ احترامی ئێمە زیاتر بگرێ و هەردوو لە حەکەمێ لەبەی ناوێ بۆ ئەو مۆزوعە باشە بۆ هەمومان بۆ ئێمەش باش بۆ ئێرانی شەر باش بوو جاواقعان بۆ زیاتر بۆ یەکێتی نیشتمانی باش بوو لەبەرەوە کە جمهوری ئیسلامی بەناوە چوون ناوی جمهوری ئیسلامی ئەمە ناومان حیزبێکی ئیسلامی بوو بۆ یەکێتی بە ئێران بزانێت کە ئەو دوژمنی ئیسلام و ئیسلامی نییە بۆ ئەوی چاک بوو بۆ ئێمە چاک بووکەوە یەکێتی نیشتمانی بزانێت کە ئێمە دۆستێکمان هەیە دۆسی ئەوانە زۆر بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ئەمیری بورە پێشەوەی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ وەڵاندانەوەی پرسیارەکان لە بەشی دووەمی دیدارەکە هەوڵین لە بەشی سێمە تەوەرەکان تەواو بکەین بەڕێزان ئەڵقەی دووهەمی دیدارەکەش بە کۆتا گەشت تا ئەڵقەی سێم و بێگەشتنەوە بەخواتان سپێرین خواتن